حقیقت هەرێک ساڵ بۆ ساڵ ڕێژەی بەرهەمی پەتاتە زیاد دەبیتن لە هەرێمی کوردستان پاشەوەی حکوومەتی هەرێم بە هەماگی لەگەڵ وڵاتی هۆڵەندا و قۆنسەلگەری هۆڵەندا گرنگی زۆر بەم بەرەبوومە بدەن. ڕێژەی پەتاتە لە کوردستان ئەم ساڵە نزیکەی 800,000 تۆنی پەتاتە هەبوو و لەو 800,000 نزیکەی 600,000 لە پارێزگای دۆگە و قەزای بەردەڕەش یان دەشتی ناوپور کە ئاکری و بەردەڕەش و شێخانە بیتە نزیکەی 6 لە سەتی پەتاتی هەرێمی کوردستان لەم دەبەرە بەرهەم دێنێتن. لە ڕووی کوالیتیەوەش بەرەبوومیشی باش ئێستا بەرهەم دێنێتن. جۆتیاران ئێمە مەشق و ڕاهێنانیان پێکریا لە هۆڵەندا لە سویسرا یان شارەزانی هۆڵەندا دێنە کوردستان مەشق و ڕاهێنان پێ بکەن. حقیقت ئەگەر زالگەکانی عێراق کێشە و ئاسنگمان بۆ دروست نەکەن دەتوانین بنین خواستی زۆر هەیە ڕێژەی زۆر باش دەچێت، بەڵام هەندێک جا گرفتمان بۆ دروست دەکەن لە زالگەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆیە زەحمەتە ئێمە بۆمان ڕێژێکی زۆر هەناردەی وڵاتانی کەندا بکەن، بەڵام هەر حاڵ ساڵانە نزیکەی 5,000 حتا 10,000 تۆن پەتات هەناردە دەکرێت. هەندێکی تر گلەی لەوە کەناڵێن بنەتوو و پەینی کیمیایی بەدەستمان ناکەوێت بەدەستی هەندێک کەسە و تەواو. بێگومان بنەتوو هەیە ساڵانە لە وڵاتی هۆڵەندیان لە دەر وڵات هاوردە دەکرێت، پەینی کیمیاویش هەیە. بەرەم هەر کوردستان حکوومەتی هەرێم لە قەیراندایە بەجۆموجێ لەلایەن حکوومەتی ناوەتە برایە حکوومەتی هەرێم ناتوانێت وەکو پێویست دەعمی مادی بۆ جوتیار بکرێت، بۆیە هەندێک جار جوتیار گلەی هەم لە نرخەکە دەکات و هەم لە بە بازارکردنی دەکردن. بازارکردنیش ئێمە ناوەڕاست و خواری عێراق ئەوە بازاری ئێمە بۆ ساکردنەوەی بەرەبوومی جوتیاران. ئەم عواملانەوەی کردیە هەندێک جار کێشە بۆ جوتیاران دروست بکرێن یان لە هەندێک سنوور کە بەداخەوە بەرەبوومی کوشکال بە قاچاق داخلێکە ئەمە تاسیشی زۆر کاریگەری زۆر خراپی لەسەر جوتیاراندا هەبێت. پرسیارم هەر پەتاتە هەر زوو دەچێندرێت بەڵام هەر بەرهەمەکەی یعنی نرخەکەی هەر هەرزانە جوتیار ڕاستە حقیقت تەنزیمی نییە نەعبێنی جوتیاران، تەنزیمی نییە نەعبێنی خاوەن کۆگەکانی ساردکەرەوە کە بەرژەیەکی کەم بخەنە بازارەوە. دەبینی کە نرخێک باش بوو یەکسەر جوتیاران هەموو لە کۆگایخان بەرەبوومی خوان دەنێنە ناو بازارەوە وەیە یعنی عرض زۆرتر دەبیت لە تەلەب. ئەمە وا دەکەتن کە بەلانسێک دروست نەبیتن و جوتیار تووشی زەرەر بیتن. ئێمە لە کوردستان ساڵانە پێویستیمان بە 100,000 تۆنی پەتاتەیە، بەڵام لە هەمان کاتە نزیکەی 800,000 تۆنی پەتاتەمان هەیە، واتە 8 بەرابەر زیادەی پێداویستی بەرەم هەیە. ناچارین هەناردەی ناوەڕاست و خواروی عێراق بکەین کە حقیقت لەوێش هەندێک لە زالگەکان یان لە سنوورەکان کێشەی بۆ گواستنەوەی پەتاتە دەکرێت.